بەسەرهاتی سەیر لە ڤالانتاینە زۆر جار تووشی ئەوە بین کە هەدیانێرێ بۆ کەسێک بەڵام وەری ناگرێ. سبەینێ ڕۆژی خۆشەویستیە لە ئەمڕۆوە هاوڵاتیان گوڵ و دیاری بۆ کەسە خۆشەویستەکانیان نەبن. ئەمە بینن ئەمە 250 چڵگوڵی سوورە کە بە گوڵی ڕۆز ناسراوە کە ئامادەکراوە کەسێکی با بە خۆشەویستەکەی. لێرە کاک شادی لێیە کە خاوەنی ئەو گوڵفرۆشی سڵاوە لێ کاک شاد. ئەمە نرخی چەندێکە ئەمە؟ ئەمە 250 گوڵە نرخی 750,000 بە سعری ئەمڕۆ. لە ڕۆژی ڤالانتایناڵی قەیرانی دارایی نییە؟ وڵا قەیران هەیە معلوم کاریگەری هەبووە لە سەرمان بەراورد بە ساڵان ئۆردەرکەم بۆتەوە، بەڵام مەجموعەیەک مشتری خۆمانمان هەیە غیاباتەکانمان وەرگرتووە مشتەکانی خۆبانیە. یعنی ئەوانە هەریان ئەوانە هەریان سافتە. ئەم ساڵ زۆرترین چڵگوڵ کە کڕابێت لە ئێوە ئامادەتان کرد بێت چەندێ بووە؟ ئەم 250 چڵەمان لەسەرە ئەمەیان بۆ ئەمڕۆ، بۆ بەیانیش 250 چڵی ترمان لەسەرە لەگە 300 چڵێکی تر. ئەی دیاریەکان چین بۆ ساڵ؟ دیاری ئەنواعمانەیە، ئایفۆنمان هەبووە کەمێک لەمە پێش ڕۆیشت، ئاڵتونمان هەبووە، هەروەها ئاڵتونێکی ترمان هەیە کە بۆ بەیانیە بێ ئەیبات و ئەمڕۆ حازرمان کردووە بۆمان کردوتە بۆکسێکی تایبەتەوە. ئەم بۆکسەمان هەیە کە شاشەیە کاتێکیکەیتەوە بەڵێ هەر ڤیددیۆیەک خۆت ڤیددیۆی ژیانی خۆی یاخود کلیپێک کە حەز بکە بۆ کەسەی بنێرێ ئەیخینە سەر شاشەکە و کاتێک بۆکسەکە ئەەکەیتەوە پلەیە بێت و هەروەها لە ناوەوە جگەلەوەی بۆکسێکی تایبەتی بۆ هەڵبژاردووە و هەروە ڕیزێک گوڵیشمان بۆدانەوە پاکێجێکی ئاڵتونیشی بۆ کڕیوە کامیان لای ئێمە نەیبردووە بەڵام خۆی هێناوێتی ئاڵتون بەم گرانیە بۆ هەدی ڕۆژی خۆشەویستی ئەڵایتر لای ئێمە مەسرەفی زۆری کردو حتمما بۆ ئاڵتونەکە شەروە. ئەمە بۆ ژنیەتی یا بۆ خۆشەویستێتی؟ ئەمەیان ئەکید نیم ڕاستی لێم نەپرسیوە بەڵام 250 چڵەکە ئەکیدم کە بۆ خۆشەویستەکەیەتی. ئەمەشیان هەست دەکەم تا ئێستا گرانترین هەدیە بێکە لە دوکانی ئێمە کرابێ وەکو هەدیە کە کڕی بێدیان لەگەڵ ئایفۆنەکە نازانم دەبەرەوەی ئاڵتون دەسا زۆر قیمەتی بەرزە. بەس ئەم شاشەیە ینی ئەمێنێتەوە زۆر ئەمێنێتەوە چۆنە؟ بەڵێ ئەم شاشەیە نزیکی 5 گێگا ڤیددیۆگرێ ئیتر خۆی ئەتوانێت بە چەند ڤیددیۆیەکی تێبکات چەند کلیپێکی گۆرانی یان ڤیددیۆیەکی ژیانی خۆیان بینی خۆیان بێ شتێک کاتەسەری لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئەتوانی داخڵی. ئەمە نوێیە ئەم بابەتە؟ ئەم بابەتە ڕاستی تازە نییە زۆر، وەکو ئێمە یەکەم کەس بووین لە عێراقە هێنامان لە ساڵی 2019ەوە هەمانە کەمیەتێکی خەیاڵیمان لێ فرۆشتۆ تا ئێستا چەندانەیەکمان ماوە ئەم ساڵی شاڵا ئەویش نامێنێت. بەسەرهاتی سەیر چی بەسەرهاتۆ لە ڤالانتاینە؟ بەسەرهاتی سەیر لە ڤالانتاینە زۆر جار تووشی ئەوە بین کە هەدیانێرێ بۆ کەسێک بەڵام وەری ناگرێ، یان پێمان ئەڵێن ناوی ئێمە مەڵێ فڵان کەس هەدیەکەی ناردووە. ئەمە زۆر جار تووشی ئەحراجیمانەگا، تەنانەت جارێک ئافرەتێک گوڵێکی بۆ ڕۆشت بوو بۆ هەر ئەم ڕۆژە شەوەکەی هاتەوە بۆ لامان گوڵەکەی هێناوە خۆی لە ئێمە تۆڕاگرتمان هیچ گوناحێکی ئێمەیتیان یەوتی من نامێ هەدیە و کەسم بۆ بێت تووشی ئەو شتانە هاتووین. بەسەر نهاتووە لەسەر ئەم شاشەیە ڕۆژێک ڤالانتاینی پار بوو وابزانم مشتریەکمان سەعات نزیکی 11 شەو بوو تەلەفۆنی کرد تیشتێکی زۆر تایبەتم ئەوێ بۆ خێزانم. ئیتر منیش ئەوم بۆ پێشنیار کرد وتی چی تێبکەمتم ڤیددیۆیەکی ژیانی خۆتان شتێک ڤیددیۆیەکی بۆ ناردم بۆ واتساپ من سەیرم نەکرد کاتێک چوومە دوکانی و کۆمپیوتەرە ڤیددیۆکە بخەمە سەر بۆکسەکە سەیرەکەم ڤیددیۆکە حەفلەکەی خۆیانە نزیکی 3 سەعات و نیوێک بوو یعنی تەواوی حەفلەکەی خۆیانی بۆ ناردبووم. ئیتر تەلەفۆنم بۆ کردوتم ئەم قاعە گەورە و ئەم هەموو هەڵپەرگەیە لەمەیە جێگەی ناوێتەوە تۆزە کورتیەکەینەوە کورتمان کردەوە و بۆمان نارد. خواز لەسەر بۆ نەکڕینی گوڵ بۆ ڕۆژی ڤالانتاین چەندێ فەرقی کردو لە 4 ساڵی ڕابردووە؟ بە ئەکیدی فەرقەکات چەند سەبەبێکەیە لەسەر و هەموویانەوە نالەباری وەزعی دارایی ئەمە زۆ کاریگەری هەیە. خاڵێکی ترمان نزیکی ڕەمەزانین ئەمەش هەست دەکەم کاریگەری زۆریە بێت چکە تقریبان خەڵک هەفتەیە 2 هەفتە پێش ڕەمەزان لایەنی دینەکەی بەخواتە بێتەوە. کچان زیاتر یان بۆ شتکڕین لە ڕۆژی ڤالانتاینە یاخود قوڕان؟ هەردووکیان وەکو یەکن بەڵام احتیمال لە شتێک کوڕ زیاتر بێ بەڵام وەکو یەکن. تا ئێستا گەورەترین چەپکە گوڵ کە ئامادە کرد بێت چەند چڵ بوو؟ ساڵی پار کردمان 600 چڵ بوو. 600 چەندە؟ ئەو کاتە 600 چڵەکە ملیۆنێک و 800,000 بۆ 600,000 بیرم نەماوە شتێکی وامان لێوەرگرت مشتریەکمان بوو لە دەرەوەی وڵات ناردی بۆ کەسێک لێرە ئافرەتێک بوو ناردی بۆ کوڕێک بە نوعێک بوو بۆمان نەڕۆیش ناچار پیکاپمان بۆ گرت بە پیکاپ بۆمان نارد شکە بێت؟ بەڵێ ئەکید
دوو نوعی گوڵمانەیە ئەمە گوڵی هۆڵندی و گوڵی ئێرانیمانەیە گوڵی هۆڵندەکانمان زمانەین بە مشتری کەلانی کەم هەفتەیەک بۆ 10 ڕۆژە مێنێتەوە خۆی زیاتر بە زێمە زمانێکی کەمترین بەڵام گوڵی ئێرانیمانەیە کە ئەو زۆر زمانی ناکەین لە بەروی زووتر تێگەچێت ماڵتانەوە بێ و خۆم باریچکە لێتان بەڵێ ئەوەی کە ئیبینن ئەمە 250 چڵ گوڵە بۆیە سبێن ڕۆژی خۆشەویستیە بۆیە زۆرێک لە هاوڵاتیان لە گەنجان تەمەنەکان دیاریکراو نییە بەڵام ئەگۆڕێت بۆیە ئەمە ئەبن بۆ کەسە خۆشەویستەکان هەیە بۆ خۆشەویستەکەی بە هەیە بۆ خێزانەکەیە بە بۆیە خواستی زۆر لەسەر دوکانی گوڵفرۆشیەکان هەیە بۆ ڕۆژی ڤالانتاین و ئەو ڕۆژانی پێشەویش